برا بڕێزەکانم ئەو بابەتەی کە پێ کۆڕۆینە خزمەتی من بابەتێک بە پێم خۆش بوو لە زۆربەی شارەکانە لە زۆربەی مەڵبەندەکانە بەڵکو و جەمع ئیسلامیەکانیش ئاگایان لێبێ و بیخوێنن بۆ قورئان کۆمەڵی صفاتەیە دیاری کردووە ئێمە لەوە ئەچێ لە کاتێکی کەمی واکە بۆ من دانراوە بتوانین یەک لە دەی باسکەین ئەو صیفەتانە چین کە ئەبێتە هۆ و مایەی ئەوەی مسلمانان بتوانن ئامانجە ئیسلامیەکان هەدەفی ئیسلامی پێ تحقیقکەن چونکە ئێستا هەر یەک لێوە خوا پاداشی ماندووبوون تامداتەوە خوا پاداشی ئامادەبوون تامداتەوە ماڵتان بەجێڵاوە ئاگام لە نەبوونی و ناڕەحەتی و سەرقاڵی هەیە لە پاشەوە کە تۆ دێی سەرقاڵی بە دینی خوای پەروەردگارەوە بەخوا برا بەڕێزەکان ئەسڵەکە ئەمەیە ئەوە نییە کە ئێستا ئێمە وەکو برایەک ئەڵێن خوای ئوسپاس بۆ تۆ ئێمە سەرقاڵ کردو بەمەوە بەڵام هەرچی لە دنیا خەڵکی سەرقاڵ کە شەهادە بێ ماجستێر بێ دکتۆرا بێ کار و کەسابەت بێ تیجارەت بێ ماڵ و منداڵ بوون لە ئەوەی لەخوا مەشغوڵمان کات لە ڕێگە لای داوین چونکە خوا بۆ ئەوەی دروست کردوین جا یەکەم خاڵێک کە خاڵی سەرکەوتنی هەر جەمعێکە کە دەستی پێوە بگرێ و بەبێ ئەوەش نابێ بریتێ لە تێگەشتن لە عەقیدە عەقیدە پێناسە عامەکەی بریتێ لە ما يعقد الإنسان قلبه عليه عقدا جازما لا يقبل الشك بریتێ لەمە بۆ کافر و مسلمان ئەو خەڵکەی کە دڵی لە ناخیە دڵی پەیوەستە بە چیوە هیچ گومانێکی لێ نییە خەڵکێکی دنیای بۆ مەبدەکەی خۆی بەڵام تۆی مسلمان بۆ ئەو ئوسوس و مەبادئانەی کە لە قورئان و سنەتەوە وەرئەگیرێت چونکە عەقیدەی ئێمە کە ئەڵێ عەقیدە لە وحیەوە وەرئەگیرێت عەقیدە باس لە غەیبیاتە هەمووی باس لە ذاتی ئەڵڵایە بە کێ ئەتوانێت باس لە خوا بکە ئەگەر قورئان و سنەت باسی نەکات کەوابوو عەقیدەی ئیسلامی کە ئیشارەتی پێکەین باس لە ذاتی ئەڵڵا باشە من خوا نەناسم چۆن خۆشمەوێت خوا نەناسم چۆن لێی ئەترسم فاعلم أنه لا إله إلا الله يعني من أسف خم أم بابته يما بين لا ما هو يكي كما بدأ مسارية بروي كاك خواي قورا بأمر فرميه بزهان المعنى لا إله إلا الله أمش همو كيشيك همو معصيتك تاوانيك رؤدا إلا غفلة لأخواي پروردگار عز وجل شتي كيتي يعني إلا سببك أويا بويا أقر بيتو باسي خواي پروردگار كي من إشارتك سريع تباسي ذاتي الله خواهی گەورە نصف الله بما وصف به النفس ئادەی من ئەڵێم دواتر کۆمەڵێ پرسیار لەم برا بەڕێزانەی خۆمەکەم ئادەی فەرق لە بینی ئیسم و صیفەت چییە وایە وانە ئێستش لە ناو خۆمانە لەوەشێ برایەکە کە ناوی ڕەحیم بێ خەڵکی بڵێ جائز نییە بێ بڵێ عەبدوڕەحیم برایە ناوی عەزیز بێ ئەلعەزیزیش لەوەشێ بڵێن جائز نییە برایە ناوی ئەلحەی بێ وەڵای هەمووی جایزە بۆ من ئەم نمونە بۆ باسەکەم لەبەرەوەی ئێمە بێست ئاگامان لە عەقیدەکەی خۆمان بێ خۆکە خوای رب العالمین کە نەیناسی وەکو پێویست ناتوانانی وەکو پێویست لێ بترسی و خۆشت بێ هەر ناوێکی خوای پەروەردگار صیفەتیشە بۆ خوای گەورە خوای پەروەردگار عەزە وەجەل کە ئەڵێم العەزیز عزەتی خوای گەورە کەونەوەی کۆ بێتۆ لە عزەتی خوای گەورە یەک مثقالە ذەڕە کەم ناکە کە ئەڵێم خوای گەورە الرەحمان ڕەحمی خوای گەورە مطلقە لە دنیا کافر و مسلمانی گرتێتەوە کە هەموو ناوێکی خوا صیفەتە بۆ خوا هەموو ناوێکی خوای پەروەردگار ئەم ناوە من نایشبهێنم تەکیفی ناکەم من ئەمەوێ کورتی کەمە ناتوانم ئادێ برایە پێم بڵێ کەیفیەتی صیفات قەواعدی کەیفیەت چیە لە عەقیدە لە ئەسما و صیفاتە کەو قەواعدی کەیفیەتەوە تانێ تۆ شتێک ببینی پرسیارەکەم کەس خوای بینیوە نەخێر دوو هاوشێوەکەی ببینی من ئەڵێم وەڵا حەزەکەم سەعاتێکم بۆ بکردنەوە کەم سەعاتە هاوشێوەی هەیە لله المثل الأعلى خوای گەورە لەیسە کەمثلی شەی سێ هەواڵ هاتبێ دەربارەی کەوابوو ئەم بابەیەکە لە هەموو شت زیاتر لە قورئان لە یەکەم ئاەت لە قورئانە بسم الله الرحمن الرحیم تا قل أعوذ برب الناس باسی ئەسما و صیفات هیچ شتێک نییەوە نەتیابێ لەبەر ئەوەی پاش ناسین خۆشەویستی دروسە بێت ترس دروسە بێت بۆی ئەوانەی کە خۆیان ناسیوە لە ژیانە یعنی حڕ بوون ئازاد بوون لە ژیان نەیان تو هەوای نەفسی خۆیان نەپەرستووە پارەیان نەپەرستووە دینار و درهەمیان نەپەرستووە جا ئەم بابەتە کە من ئیشارەتی پێەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەصحابی 13 ساڵ لەسەر ئەمە پەروەردە کرد ئیبن عەباس کە پێغەمبەری ئازیز وەفاتیشی کردووە مناڵ بووە
ڕووی تێکا فەرمێشی یا غلام إني أعلمك كلمات احفظ الله يحفظك أما عقيدة تو بزاني سنوري خوا بباريز أخوات باريزي كتو بزاني ما أصابك لم يكن ليخطئك وما أخطأك لم يكن ليصيبك أويك بوتويا نأبوايا بوتو نبي أويك لتوش لا أدا برابر الدنيا كو بيتو جنو إنس شيرو أدات نابي بوتو بيت ئەو کاتە چیمان لێ دێت توخوا کەسێک سوێنێکی ناحەق بخوا بۆ کە سابەتەکەی کەسێ دێ بێتاقەت بێ بڕاتە داوای ئافرەتێک و نەیدرێتێ کەسێ دێ هەوڵی شتێک بدا دەستی نەکەوێت ئێمە لە دوعای لە ڕکوع هەڵەستینەوە چی ئەڵێین هەمومان لە ناو دوعاکە ناڵێن اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ئەمەیە خوای پەروەردگار لا مانع لما أعطيت هەر شتێک خوای گەورە کچت ناداتێ کوڕت مناڵت ناداتێ هەموو مناڵەکانت کچە هەموو مناڵەکانت کوڕە خوای پەروەردگار هەوڵ ئەدەی ئەسباب بەکارەهێنی شیفات بۆ نایە لەبەرەوە لەو شەو نەخۆشی خێری توتیابی ئەسباب بەکارەهێنی خوای پەروەردگار دەوڵەمەندت ناکات کابوو تۆ نایە تووشی گلەیی بی لە خوای پەروەردگار بۆ خوا مدەبیر عەقیدە پێمانە بەرێ خوا ئەم کەونە بەڕێوە ئەبات ئەنجە خوای گەورەش لە دوژمنانمان بەهێزترە كسي خواس خواس خين خواس ربانخا إن تنصر الله ينصركم خوام من لبير النبيت خوام من لبير النبيت بويا أما بابتي يجقال قرنقا بيغمبري خوا صلى الله عليه وسلم برابر رزا كانم كاتي يعني ميكي برسال بكايا سالي روشي ندولا قرنقي عقيدة لشي دلك بيت جنو إنس خواب ودروسي وتوحيد وما خلقت الجن والإنس إلا ليعبد بوني إيما لا من دا لو خالة أو بزانا إيما لأصلك لا من داوة مشغولين بخير خمان همو بنايك معنوي بيه يان حسي بيه لسر أساس رأوسيه أساسي ديني بيغمبران ديني خوا أصولي دينه أصولي دين يعني عقيدة أساسك يدي من باراستني عقيدك لباراستني خوبان وجمع كمان بيقولة تربيت يا ساور بقرن لما وي أم درسه العمل للإسلام لا يبرر مخالفة الإسلام رون بو مقسم إيش كردن بو إسلام رياقاد ناداتو بروي مخالفة إسلام كيت من آفرتي بو إيمانه هنا ناشرعيك بكي هرشتيك بقصيكي ناشرعي بي تلفونيكي ناشرعي بي إسلام رياقام نادا وسيلي ناشرعي بو إسلام بكار بينا رونا براكانم إن تنصر الله خوا دينك دابا زاندوا بتيغشتني بيغمر صلى الله عليه وسلم توحيد بيت دوبا شو توحيدي خالق أو بو عبادته توحيدي متابعة بو بيغمر صلى الله عليه وسلم أبي الدين للرسول الله والبقرين صلى الله عليه وسلم كابو دو همو بيغمبران خوا رواني كردون بو عقيدة بزن أما كان جرنجا رواية الشيخ الباني فرمي الصحيح وعند العلماء بالصحيح نازن كصدوا بستوار هزار بيغمبر هاتوا صدوا بستوار هزار بيغمبر خواي بيروردار بو كلمة توحيد نارديوتي داعي جمع كدروس أبيت بو أم مسألة دروس بيت إن جاء أبي إيشي إيمش بو أم بيت همو تان خويندو كاتي عرب كوبو صناديدي قريش كوبو نو كي النار ولاي بيغمبر صلى الله عليه وسلم عتبي كري الربيع أبو الوليد بزام هر لبداية إسلامت شيشتيك رويدا بو إيسي إيما زور قرنقا لبداية إسلاما كوبونا وتيان باشا كسيك برا أبو الله محمد كبيغمر هاتو أم محمد هاتو بأمريكي زور قورا كفرقت بين به جماعتهم أو تاني وسفهت به أحلامهم وعبت به آلهتهم ها أي بيغمر إخوة ما نيكردوها